بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ ئەم کاتتان شاد هیوادارین لە هەر شوێن ساڵ و سڵامەت بن لە بەرنامەیەکتدا لەگەڵتانین و میوانی ماڵتانین. لە بەرنامەی ئەوڕۆدا وتوێژێکەکەین لەگەڵ عەبدوڵڵا دارەبی عوزوی دەفتەر سیاسی حیزبی حکمەتیز سەبارەت بە ئینقلابی 57 لە ئێران. عەبدوڵڵا دارەبی بەخێربی بۆ بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاستان دەکەم و سپاسی بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنەکەشتان دەکەم. زۆر مەمنون، سپاس. عەبدوڵڵا دارەبی، ئەوا بینین 34 ساڵی ئینقلابی 57 ئێران گوزەراوە عەلەیە حکوومەتی محەممەد ڕەزا پالەوی و تەبلیغاتەکرێ حەدەقە لەلایەن تەرەفدارانی ئەم حکوومەتەوە کە لەلایەن خەڵکەوە سەرنگون کرا کە ئێران خەڵک مشکلی نەبوو، خەڵک لە ڕەفاه و ئاسایش و ئەمنیەتا بوون، ئازادی بوو، خەڵک لە خۆشیە و تەبلیغاتەکان لە خۆشیە خەڵک ئینقلابیان کرد بە قەول دابووی لە دڵیان کە تۆ وەکو جوانێک لەو دەورانە خۆت لەو ئینقلابە بەشدار بووی. ئەساساً فەلسەفەیەوەی کە خەڵک ئینقلابی کرد بۆچی بوو؟ گەرەوە هەمووە خۆشی و ئازادی و ڕەفاه و ئیمکاناتە بوو خەڵک بۆ ئینقلابیان کرد. ئەوەی ڕاستی بێت لە سەبارەت بە ئینقلابی 57 خەڵکی ئێران کە 35 ساڵی تێپەڕا بێت ڕەوایەت و تەفاسیر و زانزە زۆرن، بەڵام ئەم ڕەوایەت و تەفاسیر ئەگەر بیخیتە سەر یەک لە ڕەوانگای تەبەقاتی و لە دوو ڕەوانگا سەری ئەم شتەیە کرێت. یەکێکی ئەوە کە خودی جەریاناتی شکست خواردووی دەورانی سەڵتەنەت و یەکێکی خودی جمهوری ئیسلامی ئەمانە لە زاویەی مەنافعی تەبەقاتی برژوازی لە ئێران و خەریکن ئەم شتە بە تەواوی تەحریفەکەن، هەوڵە دەن کە باسی ئینقلابی 57 بە شێوەیە بکەن کە خۆیان هاندەری بوون و یا ئەو لاکەی تر وەکو سەڵتەنەتەوە ئەڵێت ڕووە کاتە خەڵکۆڵێ دیتان چیتان بەسەر پەتان هێنا؟ دیتان ئەو زاوە ئەحواڵە خۆشە کە تووشی شارە پێکرد باسی یەکەن؟ دیتان چیتان ئەو هەموو ناز و نەمەتتان نەدەستدا؟ ئەم لایەتیشە لەبەر بگەن ئینقلاب خەڵکە خاز بێخراوبێن خەڵکە هەر چێبین خۆیەتی کەس ناتوانێت دەستی بۆ با ئەمە ژێ بمێنێت تۆ لە عمری هەتایە مەبەستیانەوە خۆیان بەم شڵە بمێنەوە بۆ چییە قسە باسانەکەن؟ لە پشت پەردەی قسە باسانەوە یەک شت مهمە ویژەوەیە کە خەڵک جاری ئینقلاب نەکەن. خەڵک بۆ ئەم ڕژیمە کەسیفە کە لەو کەسیفترە جارێکە ڕانەپەڕن، نێنە نێو شەقام، شێری نۆدەکان نەبەسن، مەراکەزی سەنعەتی دانەخەن، هەڵنەڕژن نێو بازاڕ تەزاوراتەوە ئینقلاب بۆ خەڵک یەک معنای هەیە، بۆ جمهوری ئیسلامی و سەرمایەداران لە سەطح دنیا معنایەکی تری هەیە. دەگەربوونی معنای ئینقلاب بۆ خەڵک، ئاڵوگۆڕی بنیادی بناغەی لەو کۆمەڵگا کە خەڵک یاز بۆ بەدەستیەوە ئەمە ئەو شتەسە کە خەڵک ئەوێ بیگۆڕێت. خەڵک ڕژیمی پاشایی و ڕژیمی سەڵتەتی نەگۆڕێت کە جمهوری ئیسلامی بێت. بە پێچەوانە خەڵک دژی دیکتاتۆری، دژی نائەداڵەتی، دژی نابەرابەری، دژی ترس و وەحشەتی ساوات، دژی ساوات ئەسەر و ئەمکاریان کرد. تەناشێنەوە بوو کە بەم ڕوخانی ئەم ڕژیمە ڕوفاه و خۆشی و بەشارەت دێنە مەملەکەت و چارەنووسی خۆیان بەدەست خۆیان دێتەکەن. نەیان کردو بۆ ئەوە ئینقلابە بەدەست جمهوری ئیسلامی و عاشقی چاوی ئیسلام و ئیسلامیەت و جمهوری ئیسلامی نەبوون، عاشقی چاوی کەسێکی تر وەکو ڕژیمیشان نەبوون. ئەمانە هەمووی تەحریفە، هەمووی پێچەوانەی غەیرە واقعیە. بۆیە ئەم ئینقلابە مورد دفاع لەلایەن خەڵکەوە. خەڵک هەر وەکو ئەو کاتەکە سینگی خۆی کرد بە قەڵخان و هاتە مەیدان و ڕژیمی شایڕوخان هەر بەو پێوانە دفاعکە لەم ئینقلابە کە پێڵەن ئینقلابی 57 وە خۆیشی ئامادە کردووە و ئامادەیەکە بۆ ئینقلابێکی دیکە. ئەم جارە نەبیدا بەدەست ناسیۆنالیزمەوە نەبیدا بەدەست مەزهەبەوە. بۆی ئەم داستانەیە کە گوتم بە ڕۆایەتی زۆر لەسەری قسە و باس کرا منتەها دوو بۆ چوونی تەبەقاتی لە پشتێ، یەکێ مەنافعی سەرمایەدارانە پارێزێ. ئەم قسە و باسەی سەڵتەنەت تەڵەبەکان و قسە و باسی جمهوری ئیسلامی یەکشتن لە پشتیەوە. یەک نەویژەوەیە کە خەڵک بترسیان، خەڵک بتۆقیێنن، بێژەمەی خۆتان هەرچێ قیناکە بۆ وەکە دەست نەبن جارێکی تر ئینقلابێکی تر بە ناو ئینقلابی 1357 لە ئێران ڕووباچوو. ئەم جارە ڕووبدا مەسەلە فەرقەکە. ئەم جارە ڕووبا ئێرانی 7 ملیۆنیە، نەسلێکی جوانی کارگەرە، ملیۆنها کارگەر بێکارە، نەگەرانی بێحەد عەمیقە، تەوەڕڕوم و گرانی بیدا دەکات لە ئێران. ئەم ڕابردووخێتە هیچ کەس ئەوان ناتوان بەری بگرن. ئەمریکا ناتوانێت جمهوری ئیسلامیەکی نازەرەوەنا عەبدوڵڵا دارەبی حەز دەکەم وەکو کەسێکە لە خودی ئەوەی ئینقلابات و بەشدار بووی
نیروی ئەسڵی و محرکەی ئەسڵی ئەو ئینقلابە ئایا واقعاً چێ بوون ئەو جۆرەی کە تەبلیغات دەکرێت کە وا هۆق ناکرێت بە جامعە و تەحویلی جامعادرێت کە خەڵک ویستیان حکوومەتی ئەو ئاسایش و ئەمنیەت و ڕەفاهی زمانی شا لابن و تەلاشیان کرد جمهوری ئیسلامی بێنن ئەمە تەبلیغاتێکی کەیکەن ئایا واقعاً محرکە و هێزی ئەسڵی ئەو ئینقلابە چ کەسانێ بوون جەرانە ئیسلامی و مەسەبیەکان بوون یا خەڵکی کرێکار و زەحمەتکێش و لە ڕاستیا کۆمونیستەکان و ئازادیخوازەکان حقیقەتەوە من وەکو کەسێک کە لەو دەورانە لە سەرەتایەوە حتى آخرین لحظەی تیا بەشدار بووم وەکو فعالێ وەکو هەڵسوڕاوێ وەکو کەسێک کە سەدان و هەزاران ئینسان لەو کاتە سازماندەوە بۆ ئینقلابە حقیقەت ئەوەیە کە کۆڵەکەی ئەسلی ئەم حرەکەتە و نیروی محرکەی ئەسلی ئەم حرەکەتە تەبەقەی کارگەر بوو لە ئێران کارگەری نەوت بوو کارگەری فابریکای سنعەتی بوو لە ئێرانە ئەوان ئەوەندە مسلط بوون لەو کاتە کە شوراهای خۆیانیان پێکەنابوو یەکێک لەو نقطە مهمە باڵندانە کە ئەبێ خودی خەڵکی ئێران و تەبەقەی کارگەر ئفتخاری پێ بکە ئەوە بوو کە ئەو ئانە شورای کارگەری بۆ وەسیلەی کارگەرانی ڕادیکاڵ و ئازادیخواز لەسەر ئێرانە پێک هات بۆ یەکەمین جار و یەکێک تریش لەو خاڵە مهمانە ئەوە بوو کە شوراهای ئینقلابی لە کوردستان ئێرانە پێک هات وبوو بە سەنگەری مبارزاتی خەڵکی کوردستان لە بەرامبەر جمهوری ئیسلامیە ئەمە پێچەوانەی حەقیقەتەکە بەیانەکە تەبەقەی کارگەر لە ڕاستیۆ بوو و هێزی و خەڵکی تێکۆشەر و ئازادیخواز و ئینقلابی کە چینی ئازادی بوون چینی بەرابەری بوون چینی خۆشبەختی بوون ستونی فقرات و نیروی محرکەی ئینقلابیان پێکچەناوە ئەو ڕژیمیان ڕووخان سەرمایەداری و مەذهەب لە هیچ کەوە دیار نەبوو سەرمایەداری قڕێ پێوە جارێ خۆی بۆ کە ڕژیمەکەی مەوەلی هێرشی خەڵق قەراردی بوو تەبەقەی کارگەر قەراردی بوو لە مەذهەبیونیش لە کۆنجی مزگەوتەکانە کەڕوویان هێنابوو واقعەتە نییە لە سێ مانگی ئاخرا وەختێک ئەمریکا و وەختێک وڵاتانی غەرب وڵاتانی ئەوروپا متوەجە بوون کە ڕژیمی جمهوری ئیسلامی ڕووکە ئەو ئانە دەستیان برد بۆ مازەت ڕژیمی پالەوی وایە سەڵتەنە ئەڕووکە ئەو ئانە دەستیان برد بۆ نیرویەکی ئەرتجاعی کە ڕووهێنراو لە نێو مزگەوتەکانە گویانگرن هێنایە دەوتیان ئەمانە باشترین نیروی ئەرتجاعین بۆ سەرکوتی ئەم ئینقلابە کە ڕژیمی شان نەیتوانی بیکا ئەویان فقط بەوەی مەمنونەتی سیاسیان پێدا خۆ نازانین بەم شێوەدا ئەمەزرێ ئەو ئانە ڕۆشنەویان لە گوێی خومەینی لە نەجەف و کەربەلا لە کونجی مزگەوت دەرێنێنەوە بردێنە فەڕەنسا لەوێدایانەوە هەموو ئیمکاناتیان قسە سلوفیان پێکە کە بەڵێ ڕاهبەر خومەینی مطلقاً وانە بوو نە مزگەوت بوو نە نیروی مزگەوت هیچ کام لەوانە نەبوو خەڵکێک بوون کە هاتبوون لەوێن مبارزەیان کە کرێکارە بوو کە شێر نەوتەکەی بەست بوو هەموو ئیمکاناتی شاهرەتی حیاتی اقتصادی ئێرانی بەست و قوڵفی کرد بێ ئەوەی ئینقلاب نەیەکرا بۆیە کە ئەم جار ئینقلابێ کارگەرانن لە ڕاستۆن چون من ئیسەش لەبیرمە وەکو جوانی دوای 35 ساڵ کە کارگەرانن نەفتەما ڕەهبەرە سەرسەختەما ئەمە شعاری و کاتە بوو شعاری بوو کە تەنینەنداز بوو لە سەطحی ئێرانە زۆر باشە عەبدوڵڵا دەرەبی بەنابەم تەوزیحەی کە تۆ داد بە محرکەی ئەسڵی ئەم ئینقلابە کاریگەران و سەفی ئازادیخوازی لایەن کرێکاران و زەحمەتکێشانە بوون ئەم سوالە دێتە پێشەوە ئەگەر ئەمە بوو هۆی چی بوو مەذهەب و ئیسلام بە قودرەت گەیشت عەلارەغمی مەیلی خودی ئەم خەڵکە کە نانەویست بەم شێوە بڕوات و بێت ئەو کاتە تەنیا خەلەیە کە بوو یەک حیزبێکی کۆمۆنیستی بوو کۆمۆنیزم بوو نەبوو کرێکار بوو خەڵکی ئازادیخواز بوو خەڵکی شۆڕژگێر بوو جوانانی انقلابی بە هەزار سنگال کردو بە قەرخان ئەو شتەکە غایب و نەیهێشت ئێران کەوێتە دەست خەڵک کەوێتە دەست تەبەقەی کارگەر و ئەو خاستانە کە داوایان کرد خۆیان بە کوشدا و زیاتر لە 1000 کوشتیاندا بە خاترە بوو کۆمۆنیزم لە ڕاستی ئەو حرەکەتەوە نەبوو کرێکاری کۆمۆنیست و حیزبێکی کۆمۆنیستی کە بتوانێت ئەم حرەکەتەوە انقلاب تا آخر بگەێنێت و نەیەڵێ جمهوری ئیسلامی بێت و داسەبێ بە ملیار بەنظرم بوو کە حیزبێکی کۆمۆنیستی نەبوو ئەمە خاڵی لاوازی ئینقلابی 57 بوو جا بۆیە هەر بە شوێن ئەوەی شابوو کە کۆمۆنیزم هاتە مەیدان وردە بەڵام ئەو حیزبە کۆمۆنیستی و ئەو کاریگەری کۆمۆنیستە کە حیزبەکەی خۆی بێ و متشەکل بێ و ئەمانە نەبوو ئەو کاتە بۆ ئاگاداری بینەرانی خۆشەویست زۆربەی کرێکاران تەرەفدار چریکای فدایی خەڵک بوون شوراشیان پێکە نابوو بانیان کرد لە ڕاهبەری شورای ڕاهبەری چریکی فدایی کە با بە هێمە شورامان پێکە ناوە
كويتايك الخانمان بكنا جريان الشبي أو دمي وجامعات شريك بوي شريكي فداي خلق بون كب إصلاح بناو تشب بون بلام أوان وقتك أو زا أحوالك كان دي أوان باشكشيان كت أوان شعبك ما خابون بأقلية وأكثرية شو باوش كما جمهورية إسلامية ودي أما أو رجيمة بيك زد إمبرياليستو ولا سك خافك يقول هر أو كاته روش مسخرانية كلا أبدا بكرة كراني نوت وبيعمل خطأ شيء كان بيجي ما كارك مسلمونية بوي على كومونيزم تيجو روشن كأملا أولاو بناغي ومسألة اللي يكوبا وكتاب نشاني خلقي باو فرمان بابا خلنبو أما اتفاق الودا بوي شريكي فدائي ببيا شوان وجيغو بي كاركي إدامة باو كركران هدايتك ويهو بارجا جمهورية إسلامية وبيا جمهورية إسلامية وجمهورية إسلامية لا رشقي كتلا وزولي شديو بدأ أقول يكش بلا أبلا دربي لو دورانا كإنقلاب كرا آرزو أميد وخاصة لخلق تشيبو بدوي تشيابون ومشخصا تولا جامعي كردستان وكا أكتيبه وكو فعالة لا أو انقلابات خوش إشارات بكر خلق زور سازمان داوا وكشتاي تاريخي تجاربي تاريخي تشكالايك تانا كردو لم أرسا خلقتان بدوري تشيكو كردو رواني خصي خلدو كاتا من جوال نبيل بطل منعريشو على نبيلكو شتبو مسألة وليرانا هوشتان بي مثلا قد دوست كسيكا شوار كده تاك كده نشتانا ولا تسانا ما بوكا ديوان موش دارت موش دارت وهي هواش سكن هوشتان بي ديارة ما خمانين ولنا متعقدان شنو لكن صوبا سكن مزونا تر سواكو سيسي برام عقدان كرجيمي باشاياتي سواكي هس رجيمي اطلاعاتي قمية أبيسيتو أم دنغا أبيسيتو ما بس موسكا ترسو وحشتي كان خستبون ناو كومالغا شو على البلوكات صيانة بريوانك كسب جيران هاتوا ينبو من نبي الموكات إمام محاصبين فاتح شيخ الإسلامي جيران خلق بوتيات كجرا صفات هنا بو إنك ما تمين يبو قرد بلا وقت عذاب بدو أيدو صار خلق حقيقة جهن يبو قرد جمهورية الإسلامية رجيم باشا رجيم كي مخوف بو صاواكي كي بو إطلاعاتي كي بو كالينيو خلقان الشيء ده وكتابو وأم خفقان احتناقي بيكنا وكواقعا خلق ترسل لما الخطأ دانشتها وأشعار دو ميشدو بكر رجيمي كان دوراني سلطنة تالة حدا صالحان يبدأ أساسو فنجا وجوار وفنجا وفنجا بحراني اقتصادي عمل بس أنا هاتبو ورجيمي بلاتش كدو رجيمي باشاتي لعرسي سياسة واقتصاد وكمالاتيا شيرازي خلي دزدار نيتواني كويكاتو وروج من الخلق فقيتلو بينواتر بو خلق آرزو يوم كبلا قرام ديكتاتورية رجيمة ديكتاتورية بالروخ بلا خلق خوي بالشادو وخشبختي وآزادي والرفاه بقى لما زيتنا جاتي بوكو إنسان يخوفيتي برسمية بناسية وكو إنسان يقرأ حقوقي كيتو لا عرض اقتصاد وسياسة وكمالاتية برسمية بناسية أما وجودين أبو خشان هكا بو خشان هكا برام خلق بحموشي ويشاركة اما النبي ما هو كاتا اما تقول دولة كومالمان بيكنا بس علني وكو كومونيستا كان كومنو خمانو بناو كومونيست فعاليات من قال الإساء للحاجة هناك فيديو زور ما نفرقبو بلام للحاجة انقلابي وكان خمان بكومونيست زاني وتلاش مامكو ديان كان يقول ما سازمان دابو وك حتى ترجمي جمهورية الإسلام جات سربو وك نتوانت بالاخره حد يقل كردستان بقيتو اما كارگلی تاریخی و مهمان وکو رپیوانی شارکانی کردستان بو شاری مالیوان وکو کوچی تاریخی و گوری شاری مالیوان و سال پیش اوش کوچی خلکی مالیوان بو مرزکانی عراق دجبر رژیمی باشایتی و هوا خلق بر رپیوان شارکانی بانو و سقز و بوکان و سنو و امانو هاتون بو شاری مالیوان امانه تاریخی کن که بردن فراموش نم امانه کمونیستکان سازمانی دارن انواع اقسام انجمن بيك هاو بو دفاع ل او دستوتانا كلا يقلب بيك خلق شري بوك خلق خوي بو بكشتا برام لراسيو كومونيستكان او دوربون اگر كومونيستا بيش قيام بوايت او ذا احوالي ايران مش لبنه هذا بمعنى واقعي اگر حزب كومونيستي ستاسري وجودي بوايت دائما سر سؤال ابدا ربي اتفاقا لبشي أولي توضيح سؤالي أولا إشارات بمكر كإنقلابي حاصلي إنقلابي بنجاحود كخلق بحق على حكومتي باهلوي بويان وبو هنا سركاري جمهوري إسلامي نبو
بەهۆی نەبوونی حزبێکی کۆمونیستی و سیاسیە ئەم بەختەکە بە دوای 34 ساڵ یەخەی خەڵکی گرتووە. پێت وایە لەم انقلابە لەم تەلاشمباردا کەنعان دژی جمهوری ئیسلامی ئەکرێ و جمهوری ئیسلامی لەسەر ئاورێکی بەگڕوتینی ناڕەزایەتی کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی ئێران لەسەر ئەمە دانیشتووە. پێت وایە ئینقلابی داهاتووی ئێران واقعاً ئەبێتە حاصلێ بۆ کرێکاران و زەحمەتکێشان ئەگەر ئەبێت تەزمینی ئەم شتە لەلایەن تۆ و لە بەنظری تۆ چییە؟ حقیقەتەوەیە کە ئەبێ خەڵکی ئێران ئێستا متوەجه ئەم نوکتە بوون کە جمهوری ئیسلامی خەریکە عومرە کردێ، واقعاً خەریکە عومرە کردێ، تەواوی ئەمداد و تەلاشەیەکە ئیسەیکا و کۆبوونەوەی ژنێڤ و کۆبوونەوە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ دووەلی غەرب و پەنابردن بۆ هەموو ئەوانە کە تا دوێکە لە تووری 34 ساڵی ڕابردووە شعاری عەلەیداون و ئیمپریالیستە و زاڵم و فڵان و ئیسە باوشە کلۆبێکە دەستکردن هەمووی ئەوەیە هەمووی لە ترس خەڵکایە، هەمووی بەخاترەوەیە کە خەڵک متەنەفرن لەم ڕژیمە، خەڵکی نوێی ئازاری و بەرابەری و خۆشبەختی بەرەو ئەم ڕژیمە بڕکردن. ڕووخانی ئەم ڕژیمە تەنیا ڕووداوێکی مەحەلی و لۆکاڵی لە سەطحی ئێران نابێت. روخاني جمهورية إسلامية يعني روخاني يعني الزربيتي قسم إسلامي سياسي لسطح المنطقة ولا سطح وبالتبعية ولا سطح الدنيا. إسلامي سياسي بين جمهوري إسلامي نية أتواني سرحال بينه إذا اليمن ولا الجزائر ولا تونس ولا أفريقيا ولا باكستان وأفغانستان وإيران وعراق وسوريا أمجور بازين كا أما هي